ئەمڕۆ بەڕێز کاک محەممەد حەکیم کارگێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان سەردانی ئەنجومەنی قەڵازی کۆمەڵی ئیسلامی کرد لە ئەنجامی میانی سەردان و بەسەرکردنەوەی دەڤەر و ناوچەکەدا کۆمەڵێک کار و چالاکی ئەنجامدا و دیدار و بەسەرکردنەوەی ئەندام و کەوادیر و ئەوانە و دواتریش هەر لە میانی سەردانەکەیدا سەدای ناحیەی ئیسێوەی کرد لەوێ لەگەڵ بەڕێز کاک ئەبوبەکر بەڕێوەبەری ناحیەی ئیسێوە لەسەر پشکی کۆمەڵی ئیسلامی تاوتوێی کار و چالاکیەکانی ئەم دەڤەر و ناوچەیە کرا. بەڕێز کاک محەممەد حەکیم کارگێڕ ئەنجومەنی سیاسی سوپاس و پێزانانی خۆی گیاند بە بەڕێوەبەری ناحیەکە لە ماوەی کارکردنیدا توانیوەتی دەسۆزانە لێبراوانە ماندووناسانە بە ئەرکی سەشانی خۆی هەڵبستێ و هەر لە میانی سەردانەکەیدا بۆ ناوچەکە لە ئەنجومەن لەگەڵ ئەندام و کەوادیر کۆبووە بارودۆخی ئێستای ناوچەکە و کۆمەڵی ئیسلامی لەسەروبەندی بەسنی کۆنگرەی چوارەمیدایە کە بە چاوڕوونی بۆ ئەندامان کە بەشدار بن لە کۆبوونەوەکاندا و بە گەرمەگوڕی بە گروتینەوە بەشدار بن بۆی کۆمەڵی ئیسلامی لەم قۆناغەش کە قۆناغی بەسنی کۆنگرەی چوارەمە بەسەرکەوتوی کۆتایی پێبێتوە مژدە بەخش بێ بۆ مسلمانانی جیهان.